سلااوان لێبێت ئەمڕۆ پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر دیارە یەکەمین خولی دەرچوانی لێرە لە مەراسیمێکدا دەست پێ کە دیارە مەراسیمەکە لێرە بەڕێز مەلا مستەفا لێرە ئامادەی هەر یەک لە هەلگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ یەکەمین جار خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر ئەمڕۆ لە نێو ئەم پەیمانگەیە بەڕێوەچێت. ئێستا بەڕێز مەلا مستەفا وێنەی یادگاری ئەگرێت کە لەژێر ئەم فلێکسەی هەڵواسراوە بەخێربێن بۆ یەکەمین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر. ئەمڕۆ 28 قوتابی کە لە بەشی کارجێڕیکار و تەکنیکی وەرگێڕان ئەمڕۆ لێرە بڕوانامەی دەرچوونیان پێ ئەدرێت و کۆتا بڵێم ئاهەنگی دەرچوانە کە پێشتر عادەتەن وایە دوو جۆر ئاهەنگە کرێ. ئەمڕۆ ئاهەنگی کڵاوە بەڵام پێشتر ئاهەنگەکە خێزانی و جیاوازتر بوو. ئەمڕۆ لێرە لە پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر ئەم مەراسیمە بەڕێوەچێت بۆ یەکەمین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر خولی خۆڕاگری و خۆبنیاتنان. ئەمە دروشمی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆرە کە دەی داخل بەم دەرگای حەوشەی ئەم پەیمانگادا بێ لێرە بەم شێوازە نووسراوە. باشکەمێشتریش لە نێو هۆڵی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر لەوێش چەندین وتار و وابڕگەی جیاواز بە بۆنەی یەکەمین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی لێرە بەڕێوەچێت. دیمەنی ئێستای نێو پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر کە هەریەک لە سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران و قایمەقامەتی قەزای مێرگەسۆر و سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران ڕاگری کۆلیژی تەکنیکی سۆرانیش وێنە یادگاریان لەگەڵ بەڕێز مەلا مستەفا کرد کە ئێستا دەست نەژوورە و لەوێش چەند بڕگەیەک بەڕێوەچێت. ئەمڕۆ یەکەمین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر هەر لە نێو ئەم بینایی پەیمانگای تەکنیکی بەڕێوەچێت کە یەکەمین خولەوە 28 قوتابی ئاهەنگی دەرچوونیان بۆکرێت بۆ ساڵی ئایندەش پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر بەشی پەرستاری بۆ یەکەم جار